بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی سکاڵاکانی نەوەی نوێ لە حکومەت هێرێمی کوردستان. ئایا دەرەنجامی دەبێ یاخودنا کاریگەری و لێکەوتەکانیشی دەبێت لەسەر پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان لەسەر حکومڕانی و حکومت لە لێرە لە باشووری کوردستان. گفتوگوێن پرس و باس بابەتاکەین بە میوانداری کاک چۆمان محەممەد کە شارەزای یاسایە. کاک چۆمان سڵاو لێ بەخێربێ. بەخێربێ. نەوەی نوێ سکاڵای لەسەر حکومەت هێرم تۆمار کردووە و پێشتریش ڕوتی هەڵوێستیان سکاڵا تۆمارەکەین، بەڵام دوسە هەفتەیە بێدەنگ بوون، ینی بێدەنگ بوون و دەڵێن ڕۆتینی ئیداری و بەڵام وا پێدەچێت بێدەنگ بن. هۆکارە کارچیەکەەوە خۆیانی وادارین هەفتەیاندا با بڵێن وەڵاممان بنەوە. مسکاڵایەنە نەتیجەی ئەبێ و کاریگەریەکانیشی دەبێت. وەڵە سەرەتا بە ناوی خوا سوپاس بۆ جەنابەت و خۆشحاڵم لە کورساری ئازیزەوە دەرەکەوم. دیارە مەوزوعی پێکنێنانی حکومەت و کارەنەکردنەوەی پەرلەمان یعنی ئەمەندە درێژەی کێشاوە توڵی کێشاوە کاگرانکۆ ئیتر خەریکەوێ بە حیاکایەتی مێش و خەریکە ئەم بابەتە لە ڕووی مودەی زەمەنیەوە ناومانەچێتە ناو کتێبی جینزەوە بۆ ئەو سەقفە زەمەنیانەی کە حکومەتەکانی دنیا درەنگ حکومەتیان تەشکیل کردووە و درەنگ ئەوەیان کردووە. هەر بۆ ئەم بابەتەش ئەگەر ئاوەڕبیتەوە ئەم حکومەتە ئێمە کە کابینەی نۆ بووە ئەسڵ وا بووە لە دەی حوتی 2023 مودەی قانونی تەواو بۆ متمانی وەرگرتووە لە پەرلەمانی کوردستانەوە، پەرلەمانی خولی ڕابردوو خولی پێنجەوە. حتا ئەگەر سەرنج بە ئێم کابینی حکومەتە مقارنەیەکی بە بەغداد سێ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی گۆڕیوە، بەڵام ئێمە هەر پەرتەناشەکەین لە شوێنی خۆمانەوە هەر لەم کابینا ماوینێتەوە. قسە و باسی زۆر ئەکرێت لەسەرەوەی ئەم حکومەتی تەصریفی ئەعمالە و چۆن مامەڵە بکرێ و ئێمەمانە لە ڕابردوو شاوتومانە کاک ڕانکۆ ئەگەر دەستەواژەکە تعبیر بێ بە دۆخی ئێستای هەرێمی کوردستان، دۆخی ئێستای هەرێمی کوردستان وەکو چیوە ئێمە ماڵەکەمان لە شوشەوە، ینی زۆر دۆخێکی زۆر هەستیار و زۆر ناسکە و ئەو ئەم ڕازانەشی بەدەست حیزبە سیاسیەکانەوە هەیە. ناکرێ بەکەم سەیری یەکێتی و بە عینادی و مامەڵە بکریان بە فۆرمێکی تر بەو شێوازە سەیری دۆخی ئێستا بکرێت لەبەرەوەی ئەم ڕازانی کە بەدەست هەرێمەوەیە هەمووی ئەبێتە هۆی لاوازکردنی زیاتری هەرێمی کوردستان، ئەبێتە هۆی ئەوەی دۆخەکە بە عقارێکی خراپترا بە و ئێمە بە ئاشکرا وتمان لە ڕابردووە هەندێک ئامڕاست بەدەست پارتیەوە بۆ کاراکردنەوەی پەرلەمان و بۆ دەستبردن بۆ زۆرینە و هەوڵی بۆ باولێرەوە یەکێتی و لایەنەکانی تر هەندێ ئامڕازیان بەدەستەوەیە. ئێستا ئەوەی کە هەیە مەوزوعی ئەوەی کە لە ڕابردوو پێش نەوەی نوێ هەڵوێز ڕایگەیان ئێمە داوا تۆمارەکەین بۆ هەڵوەشانەوەی خولی شەشەمی پەرلەمان، بەڵام جارێک نازانین ئەسەری ئەوە چی لێ هاتووە و ئەبێ خۆیان وەڵام بنەوە. بەڵام بەر لە دوای ئەوە بەڕێزان لە نەوەی نوێ داوایەکیان تۆمار کردەوە بە ژمارە 129 ئیتیحادی 2026 داوای چیەکەن؟ داوای ئەوەکەن کە حکومەتی هەرێم بە حکومەتی تەصریف ئەعمال ئەژمار کرێ و داوای هەڵوەشانەوەی ئەو هەموو ئەو بڕیار و ڕێکار و فەرمان و ڕێنمانەیەنەکەن کە لە دوای دەی حوتی 2023ەوە لەلایەن ئەم حکومەتەوە دەرچوێنراوە. ینی دوو تەڵەبیان هەیە، تەڵەبێکیان ئەژمارکردنی بە حکومەتی تەصریف ئەعمال، تەڵەبێکی تریان داواکاری تریان پوچەڵکردنەوە و ئیبتاڵکردنەوە و نادەستوریبوونی هەموو ئەو تەسەڕوفاتانەی کە لە ڕابردووا کراوە. کاک ڕانکۆ ئەگەر ئێمە سەرنجی حکومەتی تەصریف ئەعمال بین لە دەستوری هەمیشەی عێراق و پەیوەست بە حکومەتی عێراقیشەوە، حکومەتەکەی عادل عەبدولمەهدی، حکومەتەکەی سوودانی و حکومەتەکەی هینیش ناوەکەی بیرچوو، ئەم سێ حکومەتە سێ کازمی بیزەبت سێ قەرار لە دژیان دەرچووە بۆ حکومەتی تەصریف ئەعمال، ینی هەر زۆر دوور مەڕۆ ڕابردووش هەیە سێ قەرار دەرچووە لە دژی هەرێکێکیان. بۆ منە قەرار دەرچووە لە دژی حکومەتەکە عێراق ڕێنمایی دەرکردووە کە بارگرانی دارایی تیا بۆ توێتی تۆ لە سەد مدەیە ناتوانی ڕێنمایی دەرکەی کە بارگرانی دارایی دروستکە. بۆ نە قەرارێکی تریان پلە تایبەتێکی دامەزرانوە، مدیر عامێکی لە ئەمانەی عامەی مەجلیسی ویزەرا دامەزرانە بوو کازمی بڕیاریە بە نادەستوری بوونی ئەو تاعینە لەبەرەوەی لە ماوەی حکومەتی تەصریف ئەعمالا بووە. بۆ نمونە قەرارێکی تر لەم تاعینێکی پلە تایبەت جایسەین بۆ بەدبەختێکی هەرێمی کوردستان. من ئەم وێنەیە بۆ جەنابەت و بۆ بیرانی ڕوونەکەین و بۆی بزانی کە لە عێراق چۆن مامەڵە لەگەڵ ئەم حکومەتی تەصریف ئەعمالا کراوە. ئاخر قەرار کە لە محکەمەی ئیتیحادیەوە دەرچوو قەرار تانە درابوو لە ڕێکارێکی حکومەت لە ئەسنای تەصریف ئەعمالا، ڕێکارەکە لە چوارچێوەی کاروباری ڕۆژانی حکومەتە بوو، داواکە ڕەت کراوەتی لەبەرەوەی ئەو تەسەڕوفە لە ضمنی کە ئیدارەی یەومی و کاروباری ڕۆژانە و پێشکەشکردنی خزمەتگوزارە گشتیەکان بووە تحقیقی تیاکراوە، ئێمە داواکەمان ڕەت کردەوە. ما معنا و بێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەم داوای کە ئێستا تۆمار کراوە محکەمە بڵێن هەرێمی کوردستان لە دەی حوتەوە وڵی کاروباری وای کردووە مودە قانونیەکەشان ناکرێت کاک ڕانکۆ. بۆ نمونە گرێبەستی غازی لەگەڵ ئەمریکا کردووە 100 ملیار دلار
دۆلار ینی زیاتر لەو ڕقمانش دەیتەوە بۆ نمونە قەرزی کردووە بۆ نمونە گەڵ عێراق ڕێکەوتۆ لە مۆزۆعی دارایی بۆ نمونە پلە تایبەتی دامەزرانوە دەیان پلە تایبەتیدا هەر ئاخیریان 4 پلە تایبەتی دامەزرانوە لە ئەنجومەنی شورا ویسترا هەندێک جوڵە بکرێت بۆ ئەنجومەنی شورا و دەستبردن بۆ ژمارەی کورسی وها بیانوێت تەڵەبێ بکەن لەوێت تەفسیرێکی شتێکی وا بدرێ ینی زۆر شت کراوە لە ئەسنای ئەوە بۆ نمونە بابەتی پرۆژەی ڕووناکی ئەوەی کە جەنابەت ئێستا ئێمە گوێبیستی بووین ئەو بەدبەختی و ماڵوێرانەی کە تۆ یەک دنیا خەڵک بە پەنجا موچە و لێبڕین و پاشەکەوتۆ قەرزاری خاوەن قەرزە لای حکومت ناتوان داوای ناکا بۆی نییە داوای کا و ڕێگەشی بۆ نایێت و منفەسیشی بۆ ناکەیت تۆیت ئێستا قەرزی ئێمە لەگەڵەوانی قەرز بە بەلاش بدرێ بە خەڵکا کڕانکۆ بەڵام قەزدم نەچی ئەوەش لە زمانی ئەو بابەتا بۆ پرۆژەی ڕووناکی پوین تو پوین زۆر شتی تر کە لە ئەسنای ئەم ودا کراوە حتا دابشکردنی زەوی کاک ڕانکۆ ینی سە بۆ نمونە کە باسەکرێ ئەوەش هەر لە زمانی ئەوە بوو ئەمانە هەمووی لە حکومەتێکی قانونی هینابووە ئەم بابەتی کە جەنابەت پرسیارت کرد ئەم داوای کەنەوەی نوێ کردوێتی سیناریۆکان بۆی چییە چۆن مامەڵ لەگەڵاکرێ ڕەت دەکرێتەوە چۆن قەرارە درێ ئەم داوایە پرسیاری واکەم نانی ئەو سێ خاڵی کە باسی دەکەی بەڵام ئایا حکومەتی هەرێمی کوردستان ئەسڵ لە ئەساسەوە ئەم کارانی بە یاسایی کردووە تا بە یاسایی باتڵ بێ ینی خۆ بۆ نمونە تۆ با زیادەکەی هەر شتێک زیادەکەی ئەبێ ڕێنماییە بێ ئەبێ هەندێکی پێویستی بۆیە پەرلەمان هەبێ بۆی کە دەنگی لەسەر بدا پارە زیاکەی ئیسە بۆ نمونە زەرایی بۆ ڕسومات کە زیاو کراوە هەمووی قەراری پەرلەمان بێ ئێتۆ نزیکی 3 ساڵە پەرلەمانە بۆ نمونە زیادکردنی کارەباکە بەپی یاسای وەزارەتی کارەبا ڕاستە برای ئەنجومەنی وەزیران بەڵام ئەبوو مراعاتی چی بکرێت لەناو قانونی وەزارەتی کارەباڵێ مراعاتی دۆخی دارایی خەڵک بکرێ مراعاتی تێچۆکەی بکرێ ینی مراعاتی ظروفی دۆخی ئابووری عام کرێ باش ئەو ڕقمانی کە زیاد کرا ئابە و فۆرمە مراعاتی ئەوە کراوە ینی حتا مەرجەکانی قانونی وەزارەتی کارەبا شێتیانە بووە ئەگەر ئێمە هەڵسەنگاندنی بۆ کارەکانی وەڵاهی من ئێمە پێمان خۆش نییە وانی چکەم کابینە هەر بریتینی لە کابینەی پارتی دیموکراتی کوردستان کە بەداخەوە گۆڕان و یەکێتیشی تیا بە پلەی ئیمتیاز زۆربەی کات ئەوان ئیمتیازەکانیان بۆ خۆیان بردووە خردێ لەکردنەوە و ڕێگەوبان و شتیان بۆ خۆیان کردووە بەڵام باقەکەی وتیان وەڵام حکومەتێکی شاراکەتی هاوبەشێتی سێلایەنیە بڵێن کەم تەرخەمی و زەرەکەیان دابش کردەوە بەسەر کۆلایەنە سیاسەکانە بەڵام دەستکەوتەکان یاوە بە ئەو بەڵام ئەگەر بێت و تەقیمەکە و بۆ ئەو بێ بڵێ کارەکانی حکومەتی هەرێم لە ماوەی 3 ساڵی ڕابردووە کراوە باشی و خراپی و زیانەکانی و ئەوە ئەم بابەتە لەوانەیە 40-50 دقەیەکی بێت تەقیمی بکەیت بەڵام تۆ لە هەمووی گرنگتر کاک ڕانکۆ ئێمە قانونی موازنەمان نەبووە تۆ بەشێکی ئەم کارانە و لە دەرەوەی قانونی موازنە کردووە کە ئەمە ئەلفوبێی ناشەفافێت و ناقانونیە لە وڵاتە چۆن ئەکرێ نزیکی 7 ساڵە قانونی موازنەت نییە کورە دۆخەکە لەوە خراپتر بووە کاک ڕانکۆ ئێستا ئێمە ئەبێت ڕازی بین بەوەی کە قانونی موازنەش نییە ئێمە بەخواخوامانە پەرلەمانەکە کارا بێتەوە حکومەتەکە و ینی نەبووە لە دنیا نەبووە تۆ و ئەم حکومەتی کاربڕێکەرە خەریکە تەمەنی کابینەی نۆشەبات ینی هەر کابینەی 4 ساڵ نییە ئێمە 3 ساڵی کاربڕ ینی مەبەستمەوەی کابینەی دە کە ئەسڵ وا بوو زووتر تەشکیل کرێت مودەکەی ینی کابینەی نۆ 3 ساڵی کابینەی دەشی بردووە کە ئەمە شتیوا چۆن ئەبێ نییە لە دنیا تۆ 3 ساڵ حکومت بە تەصریف ئەعمال بڕوا بڕێەوە کێش مستەفیدە لە مەکا ڕانکۆ ئینی بە ئاشکرا بە بێ پەردە بەشی زۆری پارتی دیموکراتی کوردستان جزئێکیشی لایەکێتی هەیە کە مستەفیدەکە بە بەڵام پشکە شێرەکە لای ئەو ئەڕوات لەبەرەوەی بەبێ قانونی موازنە و بەبێ لێپرسین و بەبێ ڕقابەی پەرلەمانت نییە وەزارەتە گرنگەکان لای ئەوە مەلەفە گرنگەکان لای پارتیە ئیشەکە بۆیە زۆر مهتەم نین یانوێ شەکانەڕوا خۆی بەشێکی ئەوەیە کە بوتێ بەڵام کاک ڕانکۆ دۆخەکە گەورەترە مەترسیەکان بۆ سەر هەرێمی کوردستان ئەگەر لە مەساڵحی حزبیەوە سیرکرێ ئەگەر ئەم ئیشە لە مەساڵحی پارتیەوە سیرکی لە مەساڵحی یەکێتیەوە سیرکی مەترسیەکە گەورەترە بۆ سەر خودی هەرێمی کوردستانیش بۆ سەر قوارەکە و بۆ سەر ئەوە کە هەچەند ئێمەمانانی شە باسی قواری هەرێمەکەین وەڵا خەڵکی گاڵتەی لێڵێ کوربا ئێمە 50 ڕۆژە معاشمان وەرنەگرتووە حاڵی پەرلەمان و حاڵی حکومەت و تۆ باسی چی ئەەکەی بەس ئێمە من و جەنابەت و کە سوکارمان و هەمووی قوربانی بۆم هەرێمی کوردستان و سەربەخۆیە یاوە خودی یەکێتی یعنی ئەگەر زیاتر نەبێت بە هاوتای پارتی قوربانی خوێن شەهید و خوێن و ئەنفال و ئەوەی بۆ ئەم خاک و نیشتیمانەیەوە قەزدم لەوەی ئەم دەستکەوتە تەنها دەستکەوتی پارتی نیوە سەیریکە کە ئەوە دەستکەوتی یەکێتی و ئێمەمانان و کۆی خەڵکی هەرێمی کوردستانە قەزدم لەوەی ئێستا ئەگەر بەو تێڕوانینەی جەنابەت سەیریکەی بڵێ وەڵامە لەبەرینە مەسلحەتی ئێمە و با دۆخەکە وا بڕوا و ئیشەکە بڕوا
وای لێت زەرەکەت بەرماڵی خۆش دەکەوێت لەوانەیە ئێستا قازانجیان بێ بەڵام ئەوە تا ئێستا گریمان لە محکمەی ئیتیحادی باسی سینیارەکانەکەی وەکو ئەوەی تۆ دەیڵێ سەری هەمووان پێکەوە ئایدەم خۆش یعنی ڕەشەباکە خۆم ئاگرە سوورە لە خۆم دوورە شتێکی ئەو ئاگرە ڕەشەباکە هەمی ڕاماڵێکە ڕانکۆ کە ڕای ماڵی ئەویشی پێوە بێ ئێستا گریمان مەسلحەتەکە وێ بڵێ با بڕوا و پەرلەمانی و ڕقابەنی و سڵتە فعلیەکان لای ئێمە وەزارەتە گرنگەکە ئەمان شتێ باشە ئەی ئێگە گریمان دۆخەکە ئاڵۆسر وە پێی ئەم داوایە کە پێشبینی کراوە ئاڵۆسریش بێ و ئێمە باسی سینناریۆکانەکەین بۆ نمونە ئەم داوایە گەر ئیدامە یا ڕۆشت سێ گریمانە و ئۆپشن هەیە بۆ یەک یان ئەوەیە محکمەی ئیتیحادی ئەڵێ ئەم بابەتە لە اختصاصی ئێمە نییە لەبەرەوەی حکومەتی تەصریف ئەعمال لە مادەی 64 باسی حکومەتی عێراقەکە هەرێم ناکە و ئەم سەرۆکە تازەیەش کە دوای ئەوەی دەست بەکار و خۆی ئەبوێرە لە کێشەکانی هەرێم و زۆربەی داواکانی بە سەبەبی عدەمی اختصاص ڕەت کردوێتەوە و لەوانەیە بوتێت ئەو بڕیارانەی کە حکومەتی هەرێم دەری کردووە تانی لێ نادرێ بە عدەم دەستوریەتی بۆیە ئێمە ئەمیشە لە اختصاصی ئێمە نیە ئەمە خاڵە خاڵی دووەم حکومەتی بڵێ محکمەی ئیتیحادی بڕیار بە کاربڕێکەری حکومەتی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی دەست بەرێ بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی ڕابردوو بەڵام کە ئەم ئەگەر گەریمان قرارێکی وا بە ئەم قرارێکی کاشفە ینی کەشف کراوە هیچ ئەسەرێکی نابێت لەبەرەوەی ئێستا من و جەنابی شنێلین حکومەتی هەرێم کاربڕێکەرە مدەکەی لە دەرەوەی ئەو مدە قانونی خۆی بۆ پێی یاساکانی هەرێم فەرمانێکی وا دەکەلەوەی کارەکانی بە نایاسایی بناسێت ئەمە گریمانی دووەمەی ناچێت بۆ ئەوەی کارەکان بە نایاساییدا بنێڕڵێ بەڵام بۆ قۆناغی داهاتوو بۆ قۆناغی داهاتوو گریمانەی سێم ئەوەیە کە بڵێ ئەم حکومەتێکی کاربڕێکەرە وەک چۆن لە قرارەکەی هەڵوەشانی خولی پێنجەمی پەرلەمانە ئەوتی مایوبنا على الباطل فهو باطل هەموو ئەو قانونانەی لە ماوەی پەرلەمانە دەرچوون هەمووی پوسەڵ کردەوە لە مودەی درێژکراوەی خولی پێنجەمی پەرلەمانە هەمووی پوسەڵ کردەوە مایوبنا على الباطل ئەوەی کە لەسەر فهو باطل پوسەڵ بکرێتەوە تقریبا 11 بۆ 12 قانون لەو مودەیە دەرکرا بوو هەمووی پوسەڵ کرایەوە و ئێستا لە هەرێمی کوردستانە لە سایتی پەرلەمانی چاسەڕاوەوە ئیشی پێ ناکرێت کە یاسا گرنگیشی تیا بووە گریمانی ئەوە بێ قرارێکی وا دەرکە ئەو کاتە کێشەی گەورە بۆ هەرێم و بۆ کابینی حکومەت و بۆ ئەوەی کە خۆت فەرموو ئەو ئاگرە سوورەیە کە هەر ئەیان و لە خۆمان دوورە ئاگرە سوورەکە ماڵی ئەویش و ماڵی ئێمە و ماڵی خەڵکی شەگرێتەوە کاک ڕانکۆ پەیوەندی بە دابەشکردنی زەویەوە پەیوەندی بە بابەتی پلە بەرزکردنەوەی هێزە سەربازیەکانەوە هەیە ینی زۆر شتی تر بۆ نمونە ئەو ڕێکەوتنانی کە هەر بڕیارێک گریمان ئەو بڕیارانی کە نەوەی نوێ لە عریزەی داواکە کردوانە یا خۆت محکەمە بڵێ هەموو تحقیقکالەوەی کە بڵێ هەر قرارێک لە دەرەوەی ئوموری یومی کاروباری ڕۆژانە و پێشەشکردنی خزمەت گوزارە گشتەکان بوو بێ ئەمە بە تەصریف ئەعمال دانرێ و نادەستوریە و نایاسایی بووە کێشەی گەورە دروستە بێت بۆ ڕابردوو حتا بۆ داهاتووش کاکڕانکۆ بۆ داهاتوو بۆچی بۆ داهاتوو ئێمە ئەڕۆین بۆ قۆناغەکانی دەرچوانی قانونی موازنە لە عێراقا دوور نییە ئەم بابەتە یەخەی هەرێمی کوردستان و هەرێم ببێتەوە بڵن ئێوە حکومەتێکی تەصریف ئەعمالن ترسێکی گەورە هەیە لەسەر ئاستی محافظە مامەڵەو لەگەڵا بکرێت لەناو قانونی موازنەکە هەرێمی کوردستان وەکو پارێزگا مامەڵەو لەگەڵ سلێمانی بەجیا و هەولێر لەبەرەوەی حکومەتەکەت کاربڕێکەرە و هەندێک جوڵە و ڕێکەوتنانی کە لەبینی هەرێم و بەغا کراوە سەکانی زێدی لە ئەمریکا دەڵێن خوێندنەوەیکی وای بۆ دەکرێت ئەوە باش کە باسی کوردستان دەکاوەکو بەکو پارێ بیزەبت ینی کاگڕانکۆ ئێمە لە ڕابردووە وتومانە هەرێمی کوردستان بۆ تێناگەن لەوەی ڕۆژ بە ڕۆژ پشتیوانی نێودوڵەتەکەی لەدەستەیە ئەو بەڕێزانی کە کۆمەڵی ڕۆژنامەنووس و خەڵکی دیار لە ئەمریکا هەنەڵێن ئەو هاوسۆزی و هاوخەمی و قەزیەی کوردی کە لە ڕابردووە هەبوو ئێستا مەوزوع نییە لەم دیدارەی زەیدیا ڕەنگیایەوە کە لەگەڵ ترامپا بوو لەم دیدارەی زەیدیا زۆر بەڕوونی کە پرسیاری لێکرێ باسی هەرێمی کوردستانەکاڵێ هەرێمی کوردستان بەشێکە لە جەستەی ئێمە و ئێمە جیاوازی ناکەین لە بینی هەرێمی کوردستان و پارێزگەکانی تری عێراقا پارێزگاکانی تر دەمخۆش هەرێمی کوردستان پارێزگای تری عێراق نییە ئەکرێ بڵێ جیاوازی ناکەم لە بینی سلێمانی و ئەوە بەس وتی هەرێمی کوردستان هەرێم جیاوازە لە پارێزگەکانی تر بە قانون جیاوازە بە دەستور جیاوازە ئەم نەزعەیە ئەو قسانی ئێمەمانان و ئێوەی بەڕێزیش ئەم دەستگا میدیا سەنجینە و خەڵکی تریش کە لە ڕابردووە وتوێتی مەترسی جدی لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی ئەو بڵین ئەو نەزعایی کە بە گەڕانەوەی قووەت و دەسەڵات بۆ مەرکەز ڕۆژ بە ڕۆژ ئەیبینین کاگڕانکۆ ئەم ئەسی گۆدایی کە ئێستا ڕێکەوتون
مۆزوعی باسی ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە، مۆزوعی خانەنشینی ئەوەی کە یەک دنیا پرسی تر ئێستا باسی هێزی دەستگای من حەز ناکەم قەوان و هینی خراپ لێ بم نانی قسەی من نوقڵانی خراپێ بۆ هەرێمی کوردستان بەس بۆیە باسیەکەین بەڕێزی نەبکەونە خۆتان بۆ نمونە باسی دەستگای استیخباراتەکان ئەکرێڵە چۆن ئەکرێ هەرێمی کوردستان دەستگای استیخباراتیە بێ یەک دەستگای استیخباراتیە بێ باسی عیلاقاتی خارجی ئەکرێڵێ چۆن ئەکرێ فەرمانگەی دا من مەستم ئەم مەلەفانە ئابم ڕۆحەتە سەیریکەی قسەکانی عەلی زەیدی و ئەو تێڕوانینانی کە هەتا ترامپی لەسەر هەرێم و ئیدارەی ترامپ لەسەر هەرێم و ئەوە ئەیکا ئەبێ ڕوون بێ لە لامان ئێمە بێ خۆمان بۆ قۆناغی سەختتر ئامادە بکەین و ئەبێ هەرێمی کوردستان خۆی بۆ دووبارە داڕشتنەوەی تێڕوانین و بەهێزکردنەوەی عیلاقاتە دیبلۆماسیەکەی بەپێی ئەو واقع تازەی کە ئێستا هەیە دوای شەڕی ئێران و ئەمریکا و ئیسرائیل دوای ئەو دۆخەی لە داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەم منتیقا کرد ئێمە کاگڕانکۆ ئەگەر چەند ئەم جملەیە جوانیش نەبی بڵێم لە گوێی گان وستوین هەر بەڕاست ئاگامان لەم گۆڕانکاریانە نییە ئەنی تۆ سەرنج بە لە عێراقێکا کە پڕێتی لە هێزی میلیشیا و ئەوان لەمسی گۆڕانکاریەکان و هەستی پێکەن مەترسیەکان چییە ئێمە هەستی پێ ناکەین دەرگا ئاگرەکە مەترسیەکە لە بەردەم دەرگاکەمانایە بۆ ناکەوینە خۆمان بۆ ئێستا ژەڵین کاکە باەکێتی و پارتی کۆبێتەوە با واز لە عینادی سیاسی بێنین مەترسیەکان با زوو بە زوو پەرلەمانی کوردستان کارابێتەوە بە ئەو بکەین ئێمە ئەمانە ناکەین بەخوای گەورە ڕۆژ بە ڕۆژ جومگە ئەساسی و ماسوولکە بەهێزەکانی هەرێمی کوردستان کە پەرلەمان و کە حکوومەت و کە دامەزراوەکانی و کە سەرچاوە دارایەکانێتی و کە سەرچاوی وزەی ئەوانێتی ڕۆژ بە ڕۆژ ئەپوچێتەوە ڕەبتەبێتەوە بە بەغدادەوە کە ئەمە بڵین بەداخەوە خەبات بۆ ئەماکەین خەڵکی شەیەکە ڕانکۆلەوانی پێی وا بێڵن ئەم نەعەدالەتی کراوە لە هەرێمی کوردستانەوە هەر لە بەرنامەکەی جەنابتۆ کە ئێستا دەستی پێکردن لە مۆزوعی کارەبا و لە مۆزوعی موچە و لە مۆزوعی ڕێگەوبان و ئەم نەعەدالەتی وای کردووە خەڵک ئینتیما و قوربانیدانی ڕابردوو سربەخۆیی و قەواری هەمووی بووە بە مۆزوعێکی لاوەشی موچە دادپەروەری کۆمەڵایەتی مۆزوعی دابینکردنی خزمەتگوزاری کە ئەمە لە هەموو دنیا ئێستا ئەلفوبەی حکومڕانی تەندروست و ڕەشیدەوەیە تۆ چۆن بتوانی خەڵکەکەت لە خۆت رازیکەی کە بەداخەوە ئێمە ئەومان نتوانیوە تا ئەم ساتە نەمانتوانیوە سپاس دەکەم کاک چۆمان سپاس بۆ بەشداریکردن لەگەڵ بە هیوایەوەی سیناریویانەی باسمان کرد نەگا بە من ئومێد دەکەم یەکێتی و پارتی زوو بە زوو ئەم بابەتە خۆم داوای لانی یەکێتی شۆ تۆمار نەکراوە یەکێتی کۆمەڵی ئامڕاستی تری بەدەستەوەیە هەتا پارتیش بەدەستوێتی ئومێد دەکەم زوو بە زوو یەکێتی و پارتی بە پلەی ئیمتیاز ڕێبکەون ڕێکەوتنەکەیان دوو لە مەساڵحی حیزبی عینادی سیاسی لە پێناوی پاراستنی خەواری هەرێمی کوردستان نابێ دانەنیشن و ڕێ نەکەون ئەم دۆخە بەردەوام بێ ڕۆژ بە ڕۆژ هەرێمی کوردستان و قەوارەکە و دامەزراوەکانی و خودی حیزبەکانی سەر دەکەن سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن خۆشەویستان بەردەوامە بین لە دوای شوێکی کورد